ئێوارتان باش من هێمن عەبدوڵڵام لەگەڵ هاوکارانم لە ستۆدیۆ ئەوروپای ڕوودا و بەرنامەیەکی جیاوازی دیاسپۆراتان پێشکەش دەکەین. لە ڕۆژانی ڕابردوودا هەڵبژاردنەکانی پەرلەمانی هۆڵەندا کران کە ژمارەیەک کوردی دیاسپۆرانیشین تیاندا بربژێر بوون. تەنانەت یەکێکیان چانسەوەی هەبوو کە ببێتە سەرۆکوەزیرانی هۆڵەندا. لە دیاسپۆرای ئەم شەودا باسی دیاسپۆرای کوردی لە هۆڵەندا لە پاشەو هەڵبژاردنانە دەکەین. سەرتا لەوە دەکۆڵینەوە کە دەرچوون و بەهێزبوونی پارتە ڕاست ئاژۆ و دژە کۆچبەرەکان چی لە ژیانی کوردی ئەوێ دەگۆڕێن، هەروەهاوەش کە دەتوانین کاموانانە تەنانەت بۆ کوردستانیش لە دموکراسی هۆڵەندی وەربگرین. هەرم شەو هاوکارم زناشینۆ بۆ یەکەم جا دیمەنی ڤیددیۆیی سەردەمی منداڵی دیلا دێشێلگوس بربژێری کوردی کە بربژێر بوو بۆ سەرۆکایەتی وەزیرانی هۆڵەندا شانتان دەدات کە کاتی خۆی بە منداڵی بەشداری کردووە لە چالاکیە کوردیەکاندا. ئەو چۆتە ماڵی یەکێک لە کۆنترین کۆچبەرانی کوردی باشوور لە هۆڵەندا بێگومان کە شتی سەرنجڕاکێشیان بێکۆ باس کردووە. بێگومانم شەو هەر باسی سیاست ناکەین و کچە هونەرمەندێکی دەنگخۆشی کوردی دیاسپۆرانشینیش دەناسن کە کلیپەکەی دەبینن بینیتان چاوی لەوەیە لەسەر ئاستی جیهان نێوبانگێکی هونەری گەورە پەیدا بکات و ئەمڕۆ بۆ یەکەم جار کلیپێکی کوردی بڵاو کردەوە. بە هەواڵێک لەسەر نەمسا دەست پێ دەکەم. ئەو وڵاتەی ژمارەی دانیشتوانی 9 ملیۆن کەسە لە ئایندەدا پێویستی زۆری بە کۆچبەر دەبێ. ئەمە بەپێی داتاکانی ئاژانسی فەرمی دەوڵەتی نەمسایە بۆ کۆکردنەوەی داتا کە خۆیان پێی دەڵێن ستاتستیک ئۆستریا. ئەو دامەزراوەیە پێشبینی دەکات تاوەکو ساڵی 2008 ژمارەی دانیشتوانی نەمسا بگاتە 10 ملیۆن کەس. واتە گەشەی دانیشتوان کەمتر دەبێت لەو پێویستەی لە ساڵانی داهاتوودا بۆ هێزی کار هەیە. بەشێکی ئەمەش بۆەوە دەگەڕێتەوە کە ژمارەی ئەوانەی تەمەنیان دەچێتە سەروی 65 ساڵ و ناتوانن کار بکەن زیاد دەکات. ئەمە ژوا دەکات لە ئێستاوە حکوومەتی نەمسا بیر لە چارەسەری نوێ بۆ هێنانی هێزی کار لە دەرەوەی نەمسا بکاتەوە. وەک لە داتاکاندا دەردەکەوێت ئێستاش نەمسا پێویستێکی گەورەی بە هێزی کار بۆ کارگەکانی بەرەمهێنانی کەرەستەی ئەلکترۆنی و بواری بینەسازی و تەنانەت گواستنەوەش هەیە. لە ئەڵمانیاش لەم هەفتەیەوە دەست بە جێبەجێکردنی پلانی نوێی حکوومەتی وڵاتە بۆ هێنانی دەستی کاری شارەزا لە دەرەوەی یەکێتی ئەوروپا کراوە. یەکێک لەو ئاسانکاریانە ئەوەیە کە هەر کەسێک لە هەر وڵاتێکی یەکێتی ئەوروپا بێ مافی مانەوەی وەرگرت بێ بێگومان یان ئەوەی کە پێی دەڵێن بلو کارت بۆ کار مافی مانەوەی وەرگرت بێ دەتوانێت بێتە ئەڵمانیا و بژیت و کار بکە. جاران دەبوایە ئەوەی کە دێتە ئەڵمانیا بۆ کار ئەگەر بلو کارتی هەبێ زمانی ئەڵمانی بزانێت. بەڵام لەم هەفتەیەوە ئەو مەرجە نەماوە و بە بێزانینی زمانی ئەڵمانیش دەتوانیت مافی مانەوە بۆ کار لە ئەڵمانیا وەربگری. بێگومانەوەی کە بلو کارتی هەیە دەبێ گرێبەستی کارێکی دەستکەوێت کە ساڵانە موچەکەی 40,000 یۆرۆ بێ یان ئەوانەی کە لە دەرەوەی یەکێتی ئەوروپاشن دەبێ موچەی ساڵانیان 44,000 یۆرۆ بێ، واتە 4,000 یۆرۆ زیاتر لەوانەی کە بلو کارتیان هەیە. یەکێک لە ئاسانکاریەکانی دیکە کە لەم هەفتەیەوە بۆ هاتنی هێزی کاری پرۆفشنال لە دەرەوەی یەکێتی ئەوروپاوە دەکرێت ئەوەیە کە چی دیکە پێویست ناکە بڕوانامەی کەسەکان سەر لە نوێ لە ئەڵمانیا دانی پێدا بندرێتەوە. جاران تەنانەت پزیشکانیش سەرراوەی کە لە وڵاتی خۆیان پزیشک بوون دەبوایە کاتێک دێنە ئەڵمانیا دێنە ئێرە سەر لە نوێ لێرە بە هەندێک تاقیکردنەوەدا تێپەڕن بۆ ئەوەی دان بە بڕوانامەکانیاندا بندرێت. هەروەها مەرجی وەرگرتنی هێزی کاری شارەزا ئەوەیە کە 2 ساڵ ئەزمموی لە بوارەکەی خۆیدا لە وڵاتی خۆی هەبێ و زمانی ئەڵمانیش تا ئاستی ئەی دوو بزانێ کە دەکاتە شارەزاییەکی زۆر گشتی لە زمانی ئەڵمانیدا. بە پێچەوانەی ئەڵمانیاوە ئەم هەفتەیە هۆڵەندیەکان بە دەنگێکی بەرز گوتیان پێویستە هۆڵەندا سیاسەتێکی تونتری بەرامبەر کۆچبەران هەبێ. پارتی بۆ ئازادی پێی فەیفەی بە سەرۆکایەتی خێرت ویلدەرس
بووە گەورەترین پارتی نێو پەرلەمانی وڵاتە لەم ڕۆژەوە دەستی بەڕاوێژ و ئامادەکاری کردو بۆ پێکەنانی حکوومەتی داهاتووی هۆڵندا. ئەو پارتە بەوە ناسراوە کە 20 ساڵە داوای داخستنی سنوورەکانی هۆڵندا بەڕووی کۆچبەراندا دەکات. داواش دەکا کە هۆڵندا لە پەیمانە نێودەوڵەتیەکان بۆ پاراستنی مافەکانی پەنابەران و کۆچبەران بکشێتەوە. ڕوودا و ڕۆژانی ڕابردوو ڕووماڵێکی فراوانی کرد، ڕووماڵی هەڵبژارنەکانی هۆڵندا، چونکە بربژێری کوردی دیاسپۆرانشین بەشدار بوون لە هەڵبژارنەکەدا و یەکێکیشان بربژێر بوو بۆی کە تەنانەت ببێتە سەرۆکوەزیرانی هۆڵنداش. لەگەڵ کوردێکی شارەزا لە سیاسەتی نێوخۆیی و دەرەوەی هۆڵندا لەسەر 4 وانە ڕاوەستاوین کە دەکرێت کورد لە هۆڵندا و تەنانەت لە کوردستانیش لە هەڵبژارنەکانی ئەوێ فێری ببن. وەڵامی پرسیاری ئەوەشمان دەستکەوتێتەوە کە بەڕاستی کوردی دانیشتوی هۆڵندا دەبێت لەمڕۆ بەدواوە لە ئایندەی خۆیان بترسن لە هۆڵندا یاننا. بزانن وەڵامەکان چی. زۆر سپاس کاک بەختیار بەکر، نوێنەری یەکێتی بێگومان لێرە لە هۆڵندا. بەڵام ئەمڕۆکو شارەزای بڵین سیاسەتی نێوخۆی هۆڵندی قسە دەکەین، باسی کوردستانیش دەکەین بێگومان. ئەوەی کە دەمانەوە بکەینەوەیە کە بزانین چوانەیەک لە هەڵبژارنەکانی هۆڵندا 2 ڕۆژ دوای هەڵبژارنەکان فێر بووین. ئەوە تۆ چاودێریت کردەوە ڕۆژانە. ئەو بوومە لەرزە سیاسی کە لێرە لە هۆڵندا هەیە تەسیری لەسەر دیاسپۆرای کوردی لە هۆڵندا چی دەبێ و لەگەڵ کوردستانیش پەیوەندەکان لەگەڵ کوردستانیش چۆن دەبن. دەست پێ بکەین. خۆشحاڵم دووبارە بەخێر بێن. زۆر باشە، سپاس. Ben ik te verstaan? Ja. Nee. 35 zetels! زۆر باشە کاک بەختیار. وانەی یەکەم کە لەم هەڵبژارنانەدا دەبێت فێری بین چییە؟ ئەوەی کە زۆر گرینگە هەم بۆ دیاسپۆرای کوردی بە تایبەتی و بۆ دیاسپۆرا با بڵێن ئەوانەی لە وڵاتەکانی ترەوە هاتوون و لە ئێستادا لە هۆڵندا نیشتەجێن و یان هەڵگری ڕەگەزنامەی هۆڵندین دەتوانین ئەوە بڵێن مادەی یەکی دەستوری هەمیشەیی هۆڵندی ئەوەی یەکلا کردوتەوە لەوەی کە هەموو ئەوانەی کە لە هۆڵندا دەژین هاوتا و یەکسانن ناتوانرێت زیاکاری بەرامبەریان بکرێت. کەواتە کوردێک کە ئێستا لێرە دەژیت ئەم بەرنامەیە دەبینە 2 ڕۆژ دوای هەڵبژارنەکانی هۆڵندا نابێت بترسێت لەوەی کە خێرد وێلدەرس دەبێت بە سەرۆکی حکوومەت. De grootste partij van Nederland. En ik zeg jullie, Nederland, de kiezer heeft vanavond gesproken. De kiezer heeft gezegd, we zijn het zat. توێتی لەچک نایڵم مزگەوت لە وڵاتە نامێنێ قورئان قەدەغە دەکرێت و کۆچبەر سنوورەکان دادەخرێن و ئەو کەسێک کە باگراوندی کۆچبەری هەیە من و تۆ کە هاوڵاتی هۆڵندین بۆمان هەیە دەنگ بدەین بەڵام بۆمان نییە بگەینە پەرلەمان ئەمانە هیچی ناکرێت بە بڕای تۆ؟ خۆی من بەوە دەست پێ دەکەم دەڵێم ترس ڕێگرە لە بەختەوەری لە ژیان بۆیە لەم بابەتەش هیچ پێویست بە ترس ناکە ئەمە ڕاستە گۆڕانکاریە گۆڕانکاریەکی گەورەشە لە ژیانی سیاسی کۆمەڵایەتی هەر هیچ نەبێت لە 4 ساڵی داهاتوو لە وڵاتێکی پێشکەوتوی وەکو هۆڵندا بەڵام سەرباری ئەوەش نابێتە مایەی ناڕەحەتی بۆ ئەو خەڵکانی کە لێرە دەژینیانەوەتە چکە ئەمە هەوەکو وتم لە سەرەتا مادەی یەکی دەستوری هەمیشەیی هۆڵندا ئەم بابەتەی یەکلا کردوتەوە لەوەی کە مادەی زۆر مادەیەکی کورتە بەڵام زۆر گرینگە زۆر بەهێز و کاریگەرە کە دەڵێ هەموو ئەوانەی لە هۆڵندا دەژین هاوتان یەکسانن دەبێت بەم شێوەیەش کاریان مامەڵەیان لەگەڵدا بکرێتن. ئەمە تەسیری هەبووە کە وێلدەرس لە ئەمڕۆ ینی دوێنە بەیانی کە قسەی کرد ڕۆژێک دوای هەڵبژاردن دەڵێ مسلمانیش دەنگیان بە منداوە ئیمێلم بۆ هاتووە لە لای مسلمانەکانەوە دەڵێ من سەرۆکوەزیرانی هەمان دەبم بڕوا بەمە دەکەم. ئەمە بابەتێکی ناوخۆیە کە پەیوەندی بە وێلدەرس و حیزبەکەیەوە هەوە بەڵام من پێم وایە ئاسی هۆشیاری تاک لەم وڵاتە هی کۆمەڵیش بە شێوەیەکی گشتی وا دەکات کە لە داهاتوو ئەو حیزبانەی کە ئێستا هەرچەندە چاوەڕوان نەکراویش بوو تا ئاستێک ژمارەی دەنگەکانیان کە بەرز بۆتەوە یان ژمارەی کورسەکانیان لە پەرلەمانی هۆڵندا بەرز بۆتەوە نابێتە مای ناڕەحەتی و نائارامی یان سەقامگیری ئیتر سیاسی یان کۆمەڵایەتی بۆ لەبەرەوەی لەم وڵاتە یاسا و دادگا سەروەرە. Voor ons valt de uitslag tegen.
Ik denk dat hier grote lessen voor de politiek in zitten. باشە دیاسپۆرای کوردی لێرە دەبێت لە چی بترسێ لە 4 ساڵی داهاتوودا کوتت گۆڕانکاری دەبێت کاتەمە ئارتیکڵیەک دایان پارێزێ بەڵام لە چی دەبێت بترسێ؟ دیاسپۆرای کوردی بەشێکە لە کۆمەڵگای هۆڵندی ئێمەمانان هەمومان هەڵگری ڕەگەزنامەین لێرە هۆڵندین ڕاستە ئێمە لە ناخی خۆمان بەدڵ بە گیان بە ڕۆح لەوێ دەژین بەڵام لە ژیانی ڕۆژانەمان لێرەیە وابەستەین بە بەرژەوەندی ژیانی ڕۆژانەی ئێرەش ئیتر لەسەر ئاسی ئیتر لۆکاڵی بێیان حکوومەتی هۆڵندا بێیان لەسەر ئاسی ئەوروپا و جیهانیش بێ من بۆیە پێم وایە دیاسپۆرای کوردی بە دیاریکراوی پێویست ناکە هیچ ترسێکی هەبیان لە دڵە ڕاوچێدا بژیتن باشتر وایە خەریکی خۆڕێخستنەوە بین بۆ 4 ساڵی داهاتوو بۆی بتوانین کاریگەریمان زیاتر بێت لە وڵاتە. ئێمە ئێستا لە نێو دڵی ئەمستردامین وانە لە شوێنێکی زۆر گرنگین فانخۆخ مۆزەخانەی فانخۆخ لێرێ مۆزەخانەی چەندین مۆزەخانەی لێ لە وڵاتێ ئەم وێنانەش کە دەبینین جۆرەها ڕەنگ خەڵکی تێدا جۆرەها ئاین هەموو شتێکی تێدا تۆ دەڵێ لە 4 ساڵی داهاتوودا ئەمە وەکو خۆی دەمێنێتەوە من پێم وایە ئەمە وەکو خۆی دەمێنێتەوە ئەوەی کە ئێستا باسی لێوە دەکرێت سنووردارکردنی با بڵێن وەرگرتنی پەناهەندە لەم وڵاتە ئەمەش پۆلێن دەکرێت یاسا وەکو وتم یاسا دەتوانێت کێشە لە چوارچێوە یاسا دەبێت کێشەکان چارەسەر بکرێ ڕێک بخرێتەوە ئەمە واریدە زۆرینەی هاوڵاتی هۆڵندی ئێستا دەنجی بۆ ئەمە داوە ناکرێ ئەم دەنگە ناڕازیانش فراهەم بکرێن فرامۆش بکرێن و پژوێ بخرێن بۆیە من پێم وایە لە چوارچێوەی یاسا و دەستوری هەمیشەیی هۆڵندا سیاسیە ئەزموندارەکان لە داهاتوودا بە دوای چارەسەری گونجا و لەبار دەگەڕێن بۆ کۆمەڵگای هۆڵندی بۆ کوردی هۆڵندا کە ئێستا لێرە دەژین ئەی ئەوانەی کە دێن بۆ ئەوان دەگۆڕدرە بێگومان وانە گۆڕانکاری زۆر گەورە ڕوودەدات وەڵی من تەرکیز لەسەر ئەوانە دەکەمەوە کە لێرە لە هۆڵندا دەژین. زۆر باشە وانەی دووەم بەڵێ چێ وانەی دووەم وەڵی من پێم وایە ینی دەنگدەری هۆڵندی نمونەیەکی جوانە لەسەر ئاستی جیهان ینی دەنگدەر لێرە بە شێوەیەکی گشتی دەنجێکی خۆڵەمێشی هەیە یعنی چی خۆڵەمێشی من پێم وایە مەسەنە بۆ نمونە ئەم هەڵبژاردنە 2 ڕۆژ پێش هەڵبژاردنەکە 170 دەنگدەر لە کۆی 13 ملیۆن ئەوانەی کە مافی دەنگدانیان نەبوو هێشتا خۆی یەکلایی نەکردبووە. En ik weet niet of dat allemaal gaat lukken, maar aan ons zal het niet liggen, want wij willen meedoen. ئێستا حیزبەکەی ویلدەرس چەند ئەندامی هەیە هیچ ئەندامی نییە ویلدەرس ئەندامیە و حیزبەیەوتەوە و ینی دامەزراوەیەکە یان ڕێکخراوەیەکە ئەو تایدا بەرپرسە و کەسی یەکەمە کەسی یەکەم و کەسی ئەخیریش هەر خۆیەتی ینی ئەندامی نییە کۆنگرە نابەستێ کۆبوونەوە ناکە ڕەنگە ڕاوێشکاری حیزبێک یەک ئەندامی هەیە ئێستا گەورەترین حیزبی هۆڵندا بەڵێ بەڵام مەرجنیە ئەمە نمونەیەکی تەندروست بێ بۆ حکومڕانی بۆ شێوازی بۆ کاری ڕێکخراوەیی من بۆ خۆم لەگەڵ حزبی بە ئەندامم حزبی کۆنگرەم حزبی کۆبوونەوەم حزبی دامەزراوەم حزبی بڕیاری دەستە جەمعیم ئیشی ئەندام چێ لێرە ئەندامی حزبێک ئەندام لێرە تۆ ئەندامێکی ئاسایی بێ یان لە سەرکردایەتی هەر حزبێک بێ دەنگەکان هاوتان ینی ئەندام دوو جۆرە ئەندامەیە ئەندامی پاسیفت هەیە ئەندامی ئەکتیفت هەیە ئەکتیف ناوەکەی لەگەڵ خۆیتی ئەندامی ئەکتیفن و بە بەردەوامی قسە دەکەن بەشداری لە کۆڕ و کۆبوونەوەکان دەکەن لە کۆنگرەکان دەنجیان هەیە دەنجیان دلێرە بۆیە من پێم وایە پاسیفەکان ئەوانەی کە ئەندامن لە ناخی خۆیان لایەنگری ئەو حیزبانن بەڵام لە ئێستادا بڕیاری ئەویان نییە کە بە جۆرێکی ئەکتیفانە بەشداری سیاسی بکەن لە کاری ڕێکخراوەیی بەڵام کەسیش ڕێگریان لێ ناکە لە پاسیفی ببن بە ئەندامێکی ئەکتیف حیزب گۆڕین لێرە چۆنە سەنگەر گواستنەوەی لە کوردستان پێ دەڵێن ئای بۆ نمونە تۆ لە گەڕێکێکی سەنگەرت گواز بێتەوە بەڵێ با بەوە دەست پێ بکەین لێرە لە هۆڵندا نەریتێک باوە لەوەی زۆر ئاساییە تۆ لە یەک کات ئەندامی دوو حزبی سیاسی بی ئەندامی دوو حزبی سیاسی بی ڕێگە پێدراوە ینی ئەمە لێرە وەکو لە سەرەتای ئەم دیدارەکە باسم کرد دەستوری هەمیشەیی لەم وڵاتە یاسا و ڕێساکان ئەم بابەتانیان یەکلایی کردوتەوە بۆیە
ئەمە مافێکە پێت درراوە کەس خێری پێ نەکردووی لێرە لە وڵاتە کەسیش لێپرسینەوەت لەگەڵ ناکە. وانە یەکەمەوە بوو پێت گوتین کە بەپێی دەستوری هۆڵندا کوردی دیاسپۆرا لێرە بەهۆی ئەو هەڵبژارنانەوە هیچ کاریگەریەک لەسەر ژیانیان نابێت کاریگەری گەورە. وانەی دومەوەیە دەڵێ لێرە خەڵک مڵکی حیزبەکان نییە دەشتوانن زیاتر لە حیزبێک ئەندام بن. زۆر حەز دەکەم بڕۆین بۆ شوێنێکی دیکە وانەی سێمم پێ بڵێ. زۆر باش. یاری شەترەنج دەزانی؟ وەڵاوەکو زانین نا بەڵام پێم یاریەکی سەرنج ڕاکێشە یاریەکی بێڕەحمەوەکو بێڕەحمە کێبڕکەی سیاسی بەڵێ کە کەوتیە نێو هەتەری یەکێک لە گەورەکان بەڵێ کە لی دای خراپ لە دەدا کۆتای پێدێنێت ڕەحمیتیان نیە ڕەحمیتیانێ بەڵێ. زۆر چاکە باسی دووانەمان کرد دەمێ بزانام وانەی سێم چیە؟ وانەی سێم بۆ من ئەوەی کە من ئەزمونم کردووە بە پێچەوانەی یاری شەترەنج کە ئێستا ئێمە لێرە باسمان کرد کە وتمان یاریەکی بێڕەحمانەیە تا ئاسی سڕینەوەی یەکتر دەڕوە. من ئەم هەڵبژاردنە بە نمونە هەڵبژاردنەکانی پێشووتریش هەر بەم شێوەیە بە دوو قۆناغ وەسڵ دەکەم. قۆناغی پێش هەڵبژاردن و قۆناغی دوای هەڵبژاردن. قۆناغی پێش هەڵبژاردن قۆناغی ڕکابەریە پێشبڕکێی یەکترن بۆ ئەوی زۆرترین دەنگ بەدەستبێنن کە حەقێکی مەشروعی هەموو حزبێکی سیاسیە لە هەر وڵاتێک بە تایبەتی لە وڵاتێک کە دەنگدەر سنتەری بابەتەکانە. قۆناغی دوای هەڵبژاردنیش قۆناغی یەکتر قبولکردنە. هۆڵەندا گەلێکی تۆلەڕانسە ینی قبولکردنی یەک و دوو لێرە زۆر باوە. ئەم یەکتر قبولکردنش پێش ئەستورە بە هەڵبژاردنێکی پاک بە کۆمیسیۆنێکی هەڵبژاردننی بێلایەن کە تیایدا هاوڵاتی وەکو خۆبەش بەشێکە لە سیستەمی بەڕێوەبردننی هەڵبژاردنەکە. بۆ نمونە ئەم ساڵ لێرە لە هۆڵەندا لە بنکەیەکی بچووکی دەنگدان لە گەڕەکێکی ئاسایی ئەگەر حوت کارمەندی چاودێر کۆمیسیۆنیان لە بنکەیەکی دەنگدان تیایدا کارگوزار بن یان پرۆسەکە بەڕێوە بن بڕیاریان داوە دوو کارمەند لەم حوتە دەبێ خاوەن پێداویستی تایبەت بن بۆ ئەمانە بەشێکن لەم کۆمەڵگایانی دەمەوێت بڵام لێرە بە یاسا بە ڕێککەوتن لەگەڵ یەکتری بە دیالۆگ لەسەر هەموو شتێک ڕێککەوتون ئەزانن چیان دەوێت لە ئێستادا بۆ داهاتوش. کاتی دیبیتەکان دەزانین لە هەفتەکانی ڕابردوودا بینیمان سەرۆکی لیستەکان زۆر هێرشیان کردە سەر یەکدی. دوای هەڵبژاردن ئەمانە پێکۆ دادەنیشتنەوە لە ڕویان دەبێتەوە قسە بکەنەوە. بەڵێ چکە ئەمانە تا یعنی سنووری هەم خۆیان و هەم بەرامبەرەکانیشیان دەزانن ینی قسەیەک لێرە زۆر باوە دەڵێ ئازادی من یان ئازادی تۆ لەو شوێنە دەست پێ دەکا کە ئازادی من کۆتایی پێدە یان بە پێچەوانەوە ینی ڕێزگرتن لە سنووری یەکتری واجبێکی دەتوانین بڵێن هەموو تاکێکە واجبێکی کۆمەڵایەتیە بۆیە من پێم وایە دەتوانین ئێمە زۆر شت لەمانە فێربین ئەوە یەکتر قبولکردنی کە باسی دەکەیت. بەڵێ کاریگەری هەیە لەسەر دەنگدەر بۆ نمونە نیگەران نابن بڵێن ئەمانە لە کاتی بانگەشەدا یەکتریان هاڕی دوای بانگەشە دانیشتن پێکەوە هیچ کێشەیەکیان نیە. تەسیری نابێت لەوەی لە سیاسەکان ناومێت بن نیگەران بن. ڕاستیەک هەیە لێرە ینی لە لای دەنگدەر لە لای تاکی هۆڵەندی بە شێوەیەکی گشتی ینی ڕوونە بۆ خەڵک لەوەی ئەم سیستەمە سیاسیی کە لێرە باوە ینی هیچ حزبێک ناتوانێت بە تەنها حکوومەت پێک بینی بۆی پێویستت هەمیشە بە کۆمپرۆمیە بە حزبی ترە بۆی زۆرینەی پەرلەمانی پێکبینی لە تەوافق بکەیت لە پێناو بەدیهێنانی ئامانجەکان. بۆیە دوای هەڵبژاردن ئەو قۆناغی کە باسم کرد لە دوای هەڵبژاردن قۆناغی دوای هەڵبژاردن قۆناغی دانووسان دەست پێ دەکات دانووساندن بۆیە لە مەشا هۆڵەندی
سیستەمێکیان داهێناوە بە زاراوە هۆڵندەکەی پێدەڵێن پۆلدەر مۆدل پۆلدەر مۆدل ئەوەیە لەوەی هەر قسە بکە هەر دیالۆگ بکات تا ئەو دقەیەی دەگەیە نەتیجەیەکی ڕێکەوتن من بۆیە ئەم مۆدێڵە زۆر بە گونجاوتر و باشتر دەزانم بۆ ئەوەی ئیش لەسەر خاڵە هاوبەشەکان بکرێت لە بڕی ئەوەی جیاوازیەکان قوڵ بکرێنەوە ئەم قسەیە بۆ خۆشمان ڕاستە ئەمە وانەی سێمە بەڵێ دەچین بۆ وانەی چوارە زۆر باشە وانەی چوارەم و کۆتایی چی؟ من دەمەوێت بڵێم کاریگەری یان پێگەی وڵات یان نەتەوەکان بە ڕوبەری وڵاتەکاندا نیە هۆڵندا ڕاستە لەسەر نەخشەی جوگرافی جیهاندا وڵاتێکی بچووکە بەڵام لە ڕووی پێگەی سیاسی ئابووری کاریگەریەکانی یەکجار گەورن وڵات یەکێکە لە وڵاتە هەرە بەهێزەکانی جیهان بۆیەشە میدیای دنیا زۆر باەخ بەوە دەدەن کە خێرت وێلدەرس پارتەکەی بۆتە گەورەترین پارتی هۆڵندا بۆچی وە کاریگەریەکەی چی هۆڵندا وەکو وتم هۆڵندا وڵاتێکی سیستەمێکی سیاسی ئابووری زۆر بەهێزی هەیە لەسەر ئاستی جیهان لە دوای ئەمریکا دووەمین وڵاتە لە ڕووی هەناردەکردنی بەروبوومی کشتتوکاڵی بۆ نمونە ئەم وڵاتە شاراوەن یەکە بە وڵاتی گوڵە جوانەکان ناسراوە لە پارساڵ ملیارد 600 ملیۆن چەپکە گوڵی هەناردەی دەرەوەی وڵات کردووە ینی ئەمە لە 16 گوڵی هەموو دنیا دەکاتن ینی تۆ ئەگەر بە زمانێکی سادەتر بۆ بینەری بەڕێز ڕوونتری بکەینەوە تۆ ئەگەر لە هەر شوێنێک دە گوڵت بینی 6 گوڵی هۆڵندیە کەواتە 6 لە 6 داهاتیش لەم گوڵانە بۆ هۆڵندا یعنی ئەمە نمونەیەکی زۆر بە سادەیە هەروەها لە ڕووی جوگرافیش سنووری بە ئەڵمانیا و بەلجیکا و بەریتانیاوە هەیە ساڵی داهاتوو لوتکەی ناتۆ لە هۆڵندا بەڕێوە دەچێت پێشبینی دەکرێت یەکێک لە پێشنیارە پێشنیارەکانیان کە پێشبینی دەکرێتن سەرۆک وەزیرانی کاربڕێکەری ئێستای هۆڵندا کە مارک ڕوتەیە ببێتە سەرۆکی ناتۆ هۆڵندا خۆشی لە سیاسە دوور ناکەوێتەوە ئەمانە ئەزموندارەکان مای خێر و بەرەکەتن بۆ ئەم وڵاتە ڕێز لێ گیراون دوای تەواوبوونی سەردەمی حکومڕانیشیان لە ناو یەکێتی ئەوروپا دەوری هۆڵندا چی من هۆڵندا بە یەکێک لەو وڵاتانەی کە بە داینەمۆی یەکێتی ئەوروپا دەزاندرێتتر چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی سیاسی خۆش یەکێکە لە ئەندامانی دەستەی دامەزرێنەری با بڵێن اتحادی ئەوروپی بۆ کوردستان گرنگیەکەی چییە من بگەڕێنەوە بۆ ئەم هەڵبژاردنەوە دەرئەنجامەکانی من پێم وانە چکە خۆتان دەزانن لە چەند ساڵی ڕابردوو چ لە هەرێمی کوردستان با بڵێن لە عێراق بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە پارچەکانی تریش لە ڕۆژ ئاوا بە نمونە هۆڵندا لە ئاست بەرپرسیارەتیەکاندا بووە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سەربازی لە ڕووی ئەمنی لە ڕووی بازرگانی لە ڕووی ڕێکخستنەوەی کاروباری ئیداری ڕیفۆرمی ئیداری هۆڵندا کە دەستێکی باڵای هەبووە کەرتی کشتتوکاڵ بە نمونە تا ئێستاش پرۆژەی هاوبەش هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئێرە لە ڕێکخستنەوەی وەزارەتی پێشمەرگە هەردوو یەکەی 70 و دەتوانین زۆر نمونەی تریش بێنینەوە هۆڵندا لە ئاست بەرپرسیارەتیدا بووە من پێم وایە ئەمە من پێم وایە بە پێچەوانەوە چکە ئەمە پەیوەندی هەیە بە بەرژەوەندی دوولایەنە بەسەراسی جیهان دەڵی کاریگەری هەیە بەشدارە لە ناتۆ لە یەکێتی ئەوروپادا دەڵی زۆر بەهێزە بەڵام خێرد ویلدەرس داوای وەپێڵەن نێکزیت داوای دەرچوونی هۆڵندا دەکاوەکو برێکزیتەکەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا پێشی وە شەڕی ئۆکراینیا بۆ نمونە پێویست نییە هۆڵندا زۆر تەداخلی تێدا بکە پێت وایە ئەمە ناگۆڕدرێ دوای هەڵبژاردن؟ من وەکو پێم گوتی ڕەنگە بە ڕێژەیی لێرە و لەوێ پەیامی سیاسی دەربڕینەکان گۆڕانکاری بەسەردا بێ بەڵام لە سەر ئەرزی واقع زۆر بە ئەستەمی هەستی پێدەکرێتن چکە ئەمە وڵاتی دامەزراوەیە دامەزراوە هەستیارەکان لێرە لەم وڵاتە بڕیاری لێ دەدەن دواتر بۆ بڕیاری قرس و گرنگ و مێژووی پێویستت بە زۆرینەی ڕەهای پەرلەمانی هەیە
پێویست بە کۆدەنجی نیشتیمانی هەیە، پێویست بەوەیە بە خانەوادەی شانشینی ئەم وڵاتە پشتیوانت بێ، پێویست بەوەیە لە یاسا و ڕێسەکانی یەکێتی ئەوروپا دەرنەچی. ئێمە ئەنواعی پەیمانی نێودەوڵەتیمانەیە کە هۆڵندا بەشێکن لەم پەیمانانەکە لە ساڵەکانی کۆتایی چلەکان لە پەنجاکان دواتر لە هەفتاکان ناتوانێت ئاوا لێی دەرچێ بەرپرسیارەتیە. پێکێنانی حکوومەتەکە زۆری پێدەچێت بە بڕایەوە؟ من پێشبینی دەکەم کە زووتر لە حکوومەتی پێشووتریانی ئەوەندەی پێنەچێت بۆ لەبەرەوەی دەنگدەر ئەم جارە بەڕوونی قسەی کردووە. دەنگدەر دەنگەکان ینی هەڵگری پەیامی ناو کۆمەڵانی خەڵکی ئەم وڵاتن دەبێت بە زوویی بە دەنجیانەوە بچێن ئەگەر نا حزبەکانی تریش دووچاری ڕەخنە و ناکۆچی نێوخۆیی زۆرتر دەبنەوە. بۆیە وا دەخوازێ حکوومەت بە زوویی پێک بهێندرێ و ئەو کێشانەی کە لە ساڵانی ڕابردوو کە چارەسەریان بۆ نەدۆزراونەتەوە ڕوبەڕووی پەرلەمان و حکوومەتی داهاتووی هۆڵندا بکرێنەوە. زۆر باشە چاوەڕوان دەبین بزانین چی ڕوویدا. زۆر سپاست دەکەم کاک بەختیار کە لەگەڵمەوەی بەختیار بکەین. سپاس بۆ ئێوەش. ناوبڕێک وەردەگرم دوای ناوبڕ هەندێک دیمەنی کۆنی کورد لە هۆڵندا دەبینن کە هاوکارم زناشینۆ چۆ بۆ لای یەکێک لە کەسایەتە ناسراوەکانی کورد لە دیاسپۆرای هۆڵندی لە نێو دیاسپۆرای هۆڵندی دەبینن. هەروەها هێوی عالی دەناسن کچێکی دەنگخۆش کە ئەمڕۆ بۆ یەکەم جار بە زمانی کوردی کلیپێکی بڵاو کردوەوە پێشتر بە ئینگلیزی و ئەڵمانی گۆرانی دەگوت. لە هەڵبژاردنەکانی هۆڵندادا دیلان نێشوێلگوێزی کورد دەدرەوشایەوە لەسەر شاشەی میدیاکان هەروەها لە نێو هۆڵە گەورەکانیشدا. هەموو ڕاپرسیەکان وان پیشان دەدا کە دەبێتە سەرۆکوەزیرانی هۆڵندا. لە دەرکەوتنە میدیایەکانیشیدا وەکو سەرۆکوەزیرانی ئایندە ڕەفتاری دەکرد بێگومان. نەکەر ئەوە بەڵکو ڕخنەی لە سەرۆکوەزیرانی ئێستای هۆڵنداش دەگرت کە هەواڵی خۆیەتی لە پارتەکەی خۆیەتی کارەکانی بەدڵ نەبوو. ئەمڕۆ سەر لە بەیانی دیلان یەشێلگوێز ڕایگەیاند کە بە تەمانە بە پارتەکەشیەوە بەشداری لە حکوومەتی داهاتووی هۆڵندادا بکەن. هاوکارم زناشینۆ بە دوواداچوونێکی سەرنج ڕاکێشی کردووە. چۆتە یەکێک لە کۆنترین چۆتە لای یەکێک لە کۆنترین کوردەکانی دانیشتوی هۆڵندا کە دیلانی بە منداڵی و دایک و باوکی دیلانیشی بێگومان هەر بینیوە بە گەورەی نەک بە منداڵی. ئەوان پێکەوە باسی مێژووی کورد دەکەن لە هۆڵندا لە یەکێک لە ڤیددیۆکانیشدا دەردەکرێت کە دیلانی منداڵ بەشداری لە چالاکیە کوردەکاندا کردووە. پێکەوە دەبینین. پێشیش بیرە من بچێ شێوان و گلیستان سبێ ێواری تێن توکاری تژیواری چاوان هەکارم. ساڵە 1986 دکومنتارێکە bi navê ka Kurdistana min ka ku ji îlhama helbesteke cegerxwîn û strana şivanperwer hatiye wergirtin li televizyona Hollanda dihête pêşanda. Piştî 37 salan ji evî filmî Xelîl Sincarî û hevjîna wî Leyla Ebdullah li bajêrê Arnhemî Hollanda dibînim û hinek ji dîrûka Kurdan li evî welatî bû me vedgerin. Kurd çend merheleyeke dihatne Hollanda. Merheleya yekem salê şêstan de bû. Wê serdemê şerîketên Hollandî karkerên Türk û Maghrebî dihanîne vir bo şol. Navwan karkera de mecmueyeke zor Kurd hebûn. Ev merheleya ewil bû. Merheleya dua sala 1975 piştî neksa şoreşa meya Eylûlê mecmueyek Kurd Hollanda qebûl kirin wekû penahindê siyasî teqrîben 5 kes bûn. Merheleya sisiyê şoreşê li Îranê dest pê kir ke Xumeyni hate ser hukûm xelkî Kurdistana Rojhilat hatin Hollanda. Merhela çarê serhildana sala 1991 ew pêre dibêjin hicreya milyonî, koçberiya milyonî
دوێ فترەیە دەژی خەڵکێکی زۆر هات پشتی وێ ئەوزاع سووریەژی پشتی هاتە گۆڕی ڕۆژئاوای کوردستان الورجی کوردی ڕۆژئاوا گەلک هاتن پاشێ ئەو بوو ئەو مەسەلا داعش دەست پێ کرد 2014 کوردین مێ ئیزدی بتایبەت بە خەڵکێکی زۆر دوێ مەرحەلێ دەهات. خەلیل یەک ji pêncî pêşmerge û kadrên şûreşa Eylûlê bûye ku piştî niskuya sala 1975 ji Rojhilatê Kurdistanê û Îranê penaberiya siyasî li Hollanda pê dihête dan û dihête evî welatî. Ew berî 47 salan hatiye Hollanda û rêzeke dûr û dirêj ya çalakiyên kulturî û siyasî di dumahiya salên 1970 ta ku raperîna sala 1991 انجام داینه. وقتی از اول هاتمە هۆڵەندا تشتی من ملاحەزە کرد کە خەڵکی هۆڵەندا گەلک تشتال سەر کوردان نزانیت. البەروێ هەندێ من احتیمامە کە خاص مندا مەسائلەی ئیعلامی رادیۆ تەلەڤیزیۆن یعنی تەلەڤیزیۆنی هۆڵەندا رادیۆ هۆڵەندا گۆڤار برۆشوێر مەجەلە تشتی وەلێ سەمینار حفلين نوروزي دريا وان تشتادا ما خست قال لي هولندا يعني مسألة كردي وما في شارنوس وحقي وابدا عسكر. تسالن شيستان دا جبر فقيرتي نابنگا 235,000 كرد هاتنا هولندا. برانيا وان بپاسپورتين تركينه. بركو كرد وكو ولاتا كي سربخو تني نايتين عسكرن. كرد وكا ترك تنه هجمارتن. شند فيلمك درست كرند القل مؤسسات هولندي. مثلا يكك جوان فيلما كا كردستانا من كا. ديلان نتا مخوار هنا قاري كاريان بك. ديلان رابع لا يكتبان تقرب. برانیا هولندیا جدابونا ناوبنگا کورد و ترکان ناس نکه. افجی جبر کو کورد با آوای که اشکرن کارن خواه بدین ناس کرن. دترسین کو جاره که جبونا ازنا سالانه هرن ترکیه لور ورنه گرتن. یان کو جی مالباتن وان لور ورنه گرتن و توش جی پروبلیم هم ببن لگل پولیس. کارگرین کورد جبر وان تشتن ندوریان کو در کبن لتلویزیونه. بروی هنده پروبلیم وانا جالیه پناهندین کورد هاتیه لیستن. زاروکین کردان جیزو تنه آگادار کرن لسر خطرین کرد بونه. جبونا پاراستنا زاروکین کارکران me filmê wan bi awayekî tarî girtiye ku neyê nas kirin. Dîlan Yeşel Goz wê wextê emrê 5 sal bû yan 6 sal bû di vî filmî de rolek lîstiye wekû keçika karkerekî Kurd. û min û xêzana xwe jî me rol lîstiye her yekekî me rolekî taybet lîstiye. Sala 1981 de min broşîrek derxist û min teqwîmek derxist. Min wê derê de nivîsî bû zarokên îro hêviya sibenet. Wê wextê min hewl dida ku zarokên niha, zarokên me perwerde bibin, bû ewe bikaribin di muessesatê Holandî de ciyê xwe bigirin û bikaribin xizmeta welatê xwe bikin. Wextê min Dîlan dît, ez gelek serfiraz bûm ke keçikeke Kurd bikaribe bike astekî wa û bibe serkêşa lîsteke partî. Leyla Xanim sala 1981 jiyana hevjîniyê digel Xelîlê genç, çalak û bizever pêk dihînît. Ji ber ew bixwe jî li Bakurê Kurdistanê di nav siyasetê da bûye. Ew û hevjînê xwe bi hevra mîna tîmekê kar û çalakiyan ji bo pirsa Kurdî li bajêrê Arnhem û Hollanda berfirehtir dikin. Goydarın heja, vir izgeya denge gelê Kurd li Arnhemê. Puşku birayanên xoşewîst hawalatiyanên dilsoz. Êra izgeyî denge gelê Kurd li Arnhemê. û yek ji serweriyên wan radyoya Kurdî bûye ku Leyla Xan bi dengê xwe yê xweş û kurdiyeke şirîn bu nêzîkî 2 salan nûçe, mûzîk û mijarên peywendîdar bi Kurdan pêşkêş dikirin. Tecrübeyekî gelek balkêş bû û giring bû, pêwîst bû xaseten wî demê de. Behsa sala 87 dikim. Wê demê medya
بوما بو ناسکرنا کرد و کردستانی دزگاه کی گلک گرنگ بو دادی خو پیشاندان آن کنسر و شف تشتو مشتوا بو وکو کرد خوشت باشه دنگتا دیچه جهه کی گروپه کی بچو بس مدیا تشتکی جدایش بروی مگلک گرنگ زانی هم بو ناسکرنا کردا هم بو پرورده کرنا زاروک کردا ناو مال خوده کو هفتیه یک جار جیبت و ساعت جیبه کو بزمان کردی دنگو باس کردی گهله ببن برکو ودمه زمان ترکی عربی گلک زمان جدا جدا برنامه هبون بس ام کرتنه به پاربون خلقی بری امزانی که و ابش فقیری هاتنه پرانیا کارن خلیل سنجاری یه دلوی بردام جبو کرد و کردستان لیده ده به هشیاری و شارازایی هاتینه هل بجارتن و انجام داینه. یک ج کارنوی بلافکرنا گواره که بویا به زمان هلندی به ناو کردستان ولات نفته. سال هفته و نهبو و حیشته ملگل چند برادرین خوی هولندی متطوع مگوتی امی گواره که درخینن بو اوام کرد و حرکه کردی و وضع و معصات و معانات قلی خواه بدنا نشاندان كتا سري من ده من ديتكو هولندا وخاصة الشركة وسياسة مداري وان زيادتر تماشي مصالح خودكن من ديتكو كردستان ولاتك خير وخيراتي وزورن نفتا وهيات من رابو قوتي نافيك وازي بكم کردستان اولیلان. اف هفجینین کرد پرانیا تمنی خو لعوی ولات آوا اوشا در باز کریه لی دلو درونی وان به کردستان و بویه. لیلا خان به هبونا کردن لهولندا دناف سیاست و رایا گشتی دا دلخوشه و خلیل جی پیشبینیا هنگ زحمتیان لهمبری بیانین لهولندا دجین دکه پشتی سرکفتنا خیرد ویلدرز دهل بجارتنین بوری ده. ایرو دیلانه سبه گلک دیلانه دن یان خورتن میدر رادبن بویکاری یه گرنگ اوه کتو کار خدا بردوام بی ما بحثا پرورده زاروکا کر یک جویجه اوه او زاروک بزن بناف جواتا هولندا دا جیه خوا بگرن برکو کردیتی ولات پاريزي هدي نب مشاق وبيشاندانايا جو دوره هاتيه جوهرتن زمان وقت هاتيه جوهرتن زيادترنها علمي بزانستي بشويكي زانست تو تماشا مثلا برزگريكا كرد و كردستاني بكي بيوستا او هزران او فكر جوي مستر بد كورتر بفكرن يرو يكي وكو ديلان يشيل جز اگر سر كتبوها وبويا سروک وزیر هولندا کردک ببه سروک وزیر و دولتکی تو ولاتک یه نتشتکی بچوکت خاصة كأشك أو بخوجي جنك كوج بنامالك ولات باريس بخو وقت خود وكو بنابر هاتيه هولندا مروف بيوستا وانتشتا بچوك نبينه ومزن بفكره وغوروه دنگه خواه بدید نسر است ایدولوژیا سیاست هولندا لجوه کورتر بفكره ولات خواه کرد و کردستان کاری چه کاری بکید؟ ایوه پیچک زحمت بابو همو اجنبیا و غریبیا بس از باور ناکم وان نتائجی هل بجارتنا و حکومتک ورد درست کردن خلیل و لیلا کچ و کرک هنه که با آوائه که گنجایتر لگل روشگاران و بردوامی ددن همان ربازا دایی که بابنوان بری زیدتری 40 سالان لهولندا دست بگیری و او هر دو بهیوین مزن لسوبروژا دیاسپورای کردی لهولندا دنیرن. زناشینو روداو آرنهم هولندا.